دوای بڕینی ڕێگایەکی دوور و سەخت گەیشتینە سنووری نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا. ئێرە گوندی بەرمیزەی سەر بە ناحیەی سیدەکانە لە پارێزگای هەولێر. ئەم ناوچەیە بەردەوام جێگای ململانی چەکدارانی پەکەکە و سوپای تورکیایە و بەردەوام ئەم ناوچانە لەلایەن تورکیاوە بردومان دەکرێن. بەڵێ ئێستا ئێمە لە گوندی بەرمیزەین سنووری نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا دیارە لە شەوی پێنجشەم لە سەرهەینی دوای ئەوەی فڕۆکە جەنگیەکانی تورکیاوە هەروەها تۆپخانەکانی ئەو وڵاتە دەستیان بە تۆپبارانکردنی ئەو ناوچانە کرد کەوا بە بیانووی بوونی چەکدارانی پەکەکە لەو ناوچانە دوای تۆپبارانکردن و بردومانێکی سەخت لەلایەن فڕۆکە و تۆپخانەکانی وڵاتی تورکیا لە کاتژمێر 12 شەوی پێنجشەمە لەسەر هەینی وڵاتی تورکیا بە قوڵایی 6 کیلۆمەتر هاتۆتە نێو خاچی هەرێمی کوردستان. ئێمە تەنیا کیلۆمەترێک لە هێزەکانی تورکیاوە لە ئێستادا دوورین. دیارە ئەو هێزانە لە ئێستادا جێگیر کراون لەو ناوچانە. ئێمە لە ڕێگای زوومی کامیڕەیەکەمانەوە وێنەی ئەو ناوچانەمان گرتووە. دوای هاتنی هێزەکانی تورکیا بۆ نێوخاچی هەرێمی کوردستان و بەزاندنی سنووری برادۆس لە ناحیەی سیدەکان جگە لە دروستبوونی دۆخێکی نالەبار و دروستبوونی ترسود لە ڕاوچەی لای هاوڵاتیان زەرەر و زیانێکی زۆر بەرگون نشینان کەوتووە. ئێستا چارچەوە ئەو هێزە هات دێرە دێگەی ئەمەش مالی لەوێنە خانی لەوێرە بەس چۆن هەموو خراببوونە تێگەشتی حەفەرەشینی ناوە خانیشین خراببوون ئەو هێزەش تازە هات دێرە چۆن ئیتفاقت گە بکەن و ئەلەسا دار و تشتێمە نەبڕن نەدارن چه حسابە بۆمە نەکردن نەداران حسابە داران بۆمە کرد ڕەزشین سۆتان دیگەشی باخچەشین خرد سۆتان خانێکەشین تێک چۆن خۆش هاتینەوە هێزەکە هاتی هێزەکی زۆر هاتی هەموو بەچاوی خۆ دوونە شەوێمە لەوێ بوون طبعا حەفارە توشمانیش پێدا کرد ساڵێکە بەجێمانش نەخان توشمانم بەجێشتە ئەشەمان زۆر سۆتا هەمووش دەتوانە بە سەد و سۆرە دیارە هەمووشمان کامێڕی خۆمان هەموو تەسویر کردە دوو جێشەکە هاتیەوە حەفارە و مافارانی نانەوە ئەو گەروەکان هەموو زۆری هەموو حەفارێتوان هاتنە ئەوە لێدان شۆفەری خوان دۆزەرنە دەستگا قوتێکی زۆر هاتیە بەس جێشێکی بەحسابێن دەرێن نازانم زە دیارە بەتەمای نینە بگەڕێنەوە زەر زۆر لە تۆپیان لێدا و چەند حیوانی بە حیوانی بکرد دەوارن لێرە کوژناینە و بەس ماسر بگەمەوە حکومەتی ئەو ڕێ هاتیێرە و جاهاوێرە هەموو دیکەنە قەرە قورێستەوە ئەو سنووری هەموو عەسکەرەوە هەموو ڕۆژش تۆپی لێ دەێرێت دیارە لێدا و تۆپا لێت دەت و دوای تۆپباران و بردومانێکی زۆر بۆ سەرچەکدارانی پەکەکە لە گوندی بەرمیزە شەوی هەینی وڵاتی تورکیا سوپایەکی زۆری لە نێوخاچی هەرێمی کوردستان جێگیر کرد و لە ئێستادا لەو شوێنانە ماونەتەوە و لە نزیکەوە هەستیان پێدەکرێت و لە جم و جۆڵیان بەردەوامن. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام گوندی بەرمیزە سنووری نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا.